چاودێرانی سیاسی دەڵێن پەخستنی پەرلەمان پەخستنی خواستی میلەتێکە، بۆیە لە ئێستادا دەسەڵاتی هەرێمی کوردستان لەژێر پرسیاردایە و دەبێت چیتر ئەم ڕەوشەوە نەبێت و قبوڵیش نەکرێت چارەنووسی کوردستان بەرەو نادیاری ببرێت. پەخستنی پەرلەمان پەخستنی ئیرادەی خەڵکێکەکە دەنگی داوە بە پەرلەمانی کوردستان. حکوومەت ئەوەی کە دەنگی پێئەدا پەرلەمانی کوردستانە کە بە جۆرێک لە جۆرەکان لە ئیرادەی خەڵکی کوردستان و متمانی پێندراوە، بۆیە پەخستنی پەرلەمان و ئاکاتە کۆی موسساتە شەرعەکانی تری پەرلەمانی کوردستان بکەونە ژێر پرسیارەوە. ئەو دامودەستگانەی کەوا پێویستە ساڵانە یاخود چەند ساڵ جارێک ئەکتیڤ بکرێنەوە بە شەرعەتی پەرلەمان ئەکتیڤکردنەوە بەداخەوە ئێستا کە پەرلەمانیە ئێمە ناتوانین بڕیارێکی تەندروست بدەین بۆ چارەنووسی وڵاتەکەمانیش. بەڵێ ئەگە پەرلەمان بوونی نەبوو وڵات بەرەو تۆتالیتارێت ئەچێ بەرەو دوکتاتۆرێت ئەچێ. سالار مەحموود ئەندامی پەرلەمانی کوردستانیش دەڵێت خواستێک نییە لە نێو لایەنە سیاسیەکان بۆ گەڕانەوەی دەسەڵاتی شەرعی و ئەکتیڤکردنەوەی دامەزراوەکانی هەرێمی کوردستان. پەخستنی پەرلەمانی کوردستان کاریگەری سەلبی خستۆتە سەر تەواوی سێکتەرەکانی پرۆسەی سیاسی لە کوردستاندا بەدەر لە ژیانی خەڵکو و پەیوەندی نێوان خەڵکو و حکوومەت و پەیوەندی نێوان حزبەکان کاریگەری سەلبی خستۆ سەر پرسیاری شەرعی بوون و ناشەرعی بوونی دامەزراوەکانی زۆری هەرێمی کوردستان. پەخستنی کاری دامەزراوەکانی هەرێمی کوردستان ئەوانەی کار لەسەر چاودێریکردنەکەن، لەسەر شەفافیەتەکەن، لەسەر بەدیهێنانی مافی گشتیەکەن، مافی مرۆڤەکەن و سەروەری یاسا دەپارێزن و ئەمە هەموو بەلایەک نەبوونی ئیرادەیەکی گشتی بۆ کاراکردنەوەی پەرلەمان کە بتوانێت ڕۆڵ ببینێت لە ئەکتیڤکردنەوەی ڕۆڵی دامەزراوەکانی وەکو ئەنجومەنی دادوەری، دیوانی چاودێری دارایی، دەستەی نەزاها، دەستەی سربەخۆیی مافی مرۆڤ، دامەزراوەکانی وەکو داواکاری گشتی، سەرۆکایەتی هەرێمی کوردستان، بەشێکی گرنگ لە وەزارەتەکان و سێکتەری سامانە سروشتیەکان و تەفعیلکردنەوەی بەشێک لە یاساکان و ئامادەکاری بۆ پرسەکانی دەستور، هەموو ئەمانە کۆمەڵێک سێکتەرن لە غیابی پەرلەمانی کوردستانە هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم چەندین هەنگاو گەڕاوەتە دواوە لەسەر ئاسی نێودەوڵەتی، لەسەر ئاسی ناوچەی، لەسەر ئاسی ناوخۆی. لە ئێستادا لەگەڵ ئەوەی پەرلەمانی کوردستان پەک خراوە مەترسی لەسەر زۆرێک لە دامەزراوەکانی هەرێمی کوردستان دروست بووە بۆی نزیکبوونەوەی کۆتایی هاتنی ماوە قانونیەکەی. لەگەڵ ئەوەشدا بەردەوام وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لایەنەکان کۆ دەبێتەوە بۆ گەیشتن بە ڕێکەوتنیەک. چاودێرانیش دەڵێن بەشێک لە لایەنەکان پێدەچێت خواستی چارەسەرکردن و دەربازبوون لە قەیرانە کەڵەکەوبۆکانی باشووری کوردستانی نییە. بێستون سەلام، کورسات نیوز، خانەقین.